خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبوو لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تۆریکی تری پرۆگرامەکەمان کە ئەم تۆرەمان تایبەتە بە فستیڤاڵی گەلاوێش کە 27مین فستیڤاڵەکە بەڕێوە چوو لە شاری سلێمانی کە ئەتوانی بڵێن سیمایەکی دیارە و بۆنەیەکی گرنگی ڕووناکبیریە کە لە شاری سلێمانی بەڕێواچەوە ساڵانە چەندین ئەدیب و ڕۆشنبیر هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە بەشداری لەم فستیڤاڵایەکەن. ئەم فستیڤاڵە سێ بابەتی گرنگ لە خۆیە بینێت وەکو لێکۆڵینەوە چیرۆک و شێعر کە ئەمانەش چەندین کەسی بەتوانە و مامۆسای بەتوانە و کەسانی ڕووناکبیر ئەتوانن تایە بەشدار بن و بتوانن بەرهەمەکانیان لەویە لە نێو ئەو بەشداربوانەی ترا بتوانن کێ بڕکێک بکەن بۆی کە بتوانن بەرهەمەکانیان لە چه ئاستێکا ببینەوە. لەم نێوەندە ئێمە ئەمڕۆ بە دڵخۆشی و میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەرۆر سعدوڵڵا ماکرۆک و سەرۆک بەشی زمانی کوردی لە زارکۆی چەرمۆ کە توانوێتی ژێچێک بێ لە براوی خەڵاتانەی کە لێکۆڵینەوەیەکی باشی پێشکەش کردووە و بەڕێزیشان بەردەوامن لە کاری لێکۆڵینەوە بە دوواداچوون بۆ ئەو بابەتە گرنگانەی کە لە نێو ناوەندا ئاکادمیەکانە گرنگی هەیە هەم بۆ نێو زارکۆ و هەم بۆ خوێندکارانیش. بۆیە ئێمە پێمان خۆش بوو هەم لەسەر فستیڤاڵی گەلاوێش لەسەر و بابەتانی کام ساڵ ئامادەکاری بۆ کراوە هەم لەسەرەوەی بەتەسێنانی ئەو خەڵاتە و وەگرنگیدان بە لێکۆڵینەوە تا چەند لە لای خۆمان ڕادەیەکی باش سێرەکرێت و گرنگی پێدرێت. بۆ ئێستا میوانداری زۆر بەڕێز سەرۆر عەبدوڵڵا ماکرۆک و سەرۆکی بەشی زمانی کوردی لە زانکۆی چەرمۆ. مامۆستا بەخێر بێن. پیرۆزیش بێت سپاسدانەکەم. زۆر زۆر پیرۆزە. بەشداری بوونی تۆ ئەم جارە لە فستیڤاڵی گەلاوێش پێشەوەی بینەوە ناو پرۆگرامەکەش چێنە گفتوگۆمان کردووە ئەمە یەکەم جار نییە لە ناو فستیڤاڵی گەلاوێژابی بڵکرێت ساڵەکانی پێشووتریش ئامادەبوونە هەبووە. ئەم جارە بۆ هەوڵتدا لێکۆڵینەوەیەک هەبێت و بەشدار بیت. دووبارە سوپاسانەکەم سوپاسی تایبەت بۆ کورسات کە لە ڕۆژی یەکەمی فستیڤاڵەوە لەگەڵمانەیە تەواوی کار و چارەکەەکانی فستیڤاڵی ڕووماڵ کردووە. ئەمە سەرمێنەری ئەوەیە کە کورسات هەمیشە لە خەمی زمان و کەلتور و نووسیندایە هیوادارم لەو سەنگەرەیان بێنێتەوە بەهێزتر بێت. من ماوەکانی پێشوەتوان بڵێم لە خولی 23مینەوە کە کاتە ساڵی 2020 وەکو میوان بەشدارم لە فستیڤاڵەکەیە بە دواداچوونم هەیە بۆ ئەو کۆی بەرهەمەکان هەم چیرۆکەم لێکۆڵنەوە هەم شاعر و بە تایبەت کە من خۆم لێکۆڵەرم فۆکەس و سەرنجی وردم خستووەتە سەر بەشی لێکۆڵینەوە تەواوی ئەو بەرهەمانەم خوێندێتەوە. هەر لێرەشەوە بەشداری بوونم بڵێن ئەگەڕێتەوە بۆ ئەو ساڵانە ویستومە دەست بۆ بابەتێ بەرم کە ناڵم کارین لەسەر نەکراوە ناڵم یەکەم کەسم بەڵام یەکێکە لەو بابەتە دەگمانی کە کارم لەسەر کردووە. ناونیشانەکە لێکدانەوەی زمان و ڕەگەس لە کۆمەڵە شەعری ئەڤین و جەنگی بەیان سەلماندا بە سودوەرگردن لە توێری DSL. ئەگەر ماوە بدەن لە کەمێکی تر بڵێن هەرێک لەو دەربڕاوانە کۆکەمەوە ناوشانێڕڵێنەوەمان بیتە لەسەری. پێم خۆشە سەرەتا قسە لەسەر میتۆدەکە بکەم خۆتان نەزانن هەر لێکۆڵینەوەیەکی زانستی هەبێ میتۆدی هەبێ واتە توێژینەوەی زانستی تەنیا قسە فڕێدان نییە ئەبێ ئیش لەسەر میتۆدێ بکەی میتۆدێک ڕێبەر و ڕێنماییکەری توێژەر بێت. بەڵام گرنگ ئەوەیە توێژینەوە تەنها لە پێناو میتۆدا نەبێت. توێژینەوەی سەرکەوتوو ئەوەیە کە میتۆدەکەی وەڵامگۆی بەشی پراکتیک بێت و بەشی پراکتیکیش وەڵامگۆی میتۆدەکە بێت کەواتە لێکۆڵینەوەی سەرکەوتوو ئەوەیە هەردوو لایەنەکە لە خۆ بگرێت کەواتە یەکتری تەواوەکەن. زۆر لێکۆڵینەوە هەن بەشی توێری میتۆدی زۆر بەهێزە کەچی لە بەشی پراکتیکیا ئەم میتۆدە ڕەنگی نەداوەتەوە. لە فستیڤاڵە لێکۆڵینەوە هەبوو بۆ جۆرە بۆیە میتۆدەکەم بە ناوی DSL کە کورتکراوەی The Deepest Sexuality Language لەلایەن خانمێکی ئەمریکیەوە ساڵی 1975 بە ناوی لاکۆف خراوەتە ڕوو. دیارە ئەم میتۆدا بەرگریە لە نووسینی ژنانە و دەقی ژنانە. ئەم خانمە بەڕێزە پێی وا بوو کە زمانی لە زماندا نایەکسانیەکی زۆر هەیە جیاوازێکی زۆر هەیە و زمانی پیا و زمانێکی زاڵە زمانێکی خۆسەپێنە لە بەرامبەردا زمانی ژن زمانێکی شوێنکەوتەیە خەفەکراوە شاراوەتەوە. ئێمە لە ئەدەبیاتی کوردیش هەر بەم شێوەیە لە ئەدەبیاتی کوردیە ئەم میتۆدە
وەکو پێشتر ئاماژم پێدا ئەم میتۆدا دوای سەر هەڵدانی بزوتنەوەی فیمینیزم سەری هەڵدا. ئەخمە بەستە دوتت ئەو خاتونە لە دەروە لە ئەمریکا. بەڵێ ئێستا مەبەستمە ئەوەنەی کە بۆ خۆت کارت کردو لەم بوارەیە ئەم قسەی ئەو بۆ ئێرەش ڕاستە یاننا ئەدەبیاتی کوردی جیاواز بێگومان ڕاستە بەڵام بزوتنەوەی فیمینیزم کە سەر هەڵەدا لە پێناو خەباتی ژنان و ڕزگارکردنی ژنان و هەروە ئەوە ڕخسێنی کە ژنانیش بەشدار بن ژنانیش وەکو پیاوان قەڵەمیان هەیە ئەتوانن بنووسن داهێنان بکەن بێگومان لە ڕێگەی زمانەوە بۆیە ئەم میتۆدا بە جۆرە لە جۆرەکان خزمەتە بە ژن و نووسینی ژنانە. جا ئێستا تۆ هاتووی ئەو مێتۆدت بەکارهێناوە بۆ؟ دەقیقاً من میتۆدەکەم هێناوە میتۆدەکە دوور درێژە لە لێکۆڵینەوەکە هەیە کۆمەڵێک تایبەتمەندی دیارەکە بۆ نووسینی ژن زمانی ژن من هاتوومە جێبەجێم کردووە هەم لەسەر ئاستی ڕستا هەم لەسەر ئاستی وشا هەم لەسەر ئاستی واتە هەموو ئاستەکانی لە خۆ کردو توێژینەوەکە توێژینەوەکە 24 لاپەڕێ دیارە بە نمونەی شعری و دەقی شعری تەواوی بۆ چوونەکانی ئەو خانمە بەڕێزم سەلمادووە کەواتە توێژینەوەکەی من دەقیقەن لە ژێر کاریگەری میتۆدەکەی هەیە بەڵام یەک خاڵ هەیە زۆر گرنگە بیڵێم یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی لێکۆڵینەکە ئەوەیە بە بۆچوونی خۆم من تەنها نەکەوتمە دوای میتۆدەکە من ئەوەی کە فارسەڵێ شناڤەر من وەکو مەلەوانێک لە نێو توێژینەوەکەی هاتشۆکەم دێمەوەچم دەستی من بۆچوونی من هەیە یعنی ڕۆڵی خۆ بەڵێ بێگومان 25 لاپەڕێ من 90 سەرچاوم بەکارهێناوە. باشە مامۆسا زۆر کاتێمە باسیەکەین لە ڕوویەوەی کە ێکمان لە فستیڤاڵی گەلایژیشان لە دیبێتەکانە باس لەم بابەتە کراوە ئەمە توێژینەوەیەکەی بەڕێستانە تا چەند گرنگە ئەم توێژینەوەیە بەکار بێت بۆ نمونە بەڕێستان لە نێو زانکۆی چەرمۆ لە نێو زانکۆکانی تری هەرێمی کوردستانە ئەو کەسانەی وەکو تۆ لێکۆڵەرن بتوانن بابەتەکانیان بەردەوام بە زیندوێتی بمێنێتەوە بەکار بێ واتامە بەستمێ ئەو لێکۆڵینەوەی ئەیکەی بابەتێک بێ پەیوەست بێ بە کەلتور و دابوونەریت و ئەو ژیانەی کە ئێستای ئێمەتیین ئەمە تا چەند گرنگە وەکو تۆکو لێکۆڵینەوەی چاچن لەسەرم بابەتە قساکەی خۆتان نزانن ئێمە دوو وەزارەتمان هەیە وەزارەتی پەروەردەمان هەیە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیمان هەیە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە لە دوو بەش پێک دێ هەم خوێندنی باڵا و هەم توێژینەوەی زانستی ئەرکی مامۆستای زانکۆ بە پلەی یەکەم لێکۆڵینەوەی زانستیە توێژینەوەی زانستیە ئامانجی توێژینەوەی زانستی ئەوەیە کە لێکۆڵەر لار وڵاتێکا بێت لار میلەتێکا بێت لار کەلتورێکا بێ پێی بە کێشەیەکە بات دواتر لە ڕێگەی بەدواتە چوونیەکانیەوە ئەو کێشا وروژێنێت و دوجاریش چارەسەرێک بۆ ئەو کێشەدانە ئەگەر جەنابتان بپرسن ئایا لە لێکۆڵینەوەکەی منە بەندەیە ئایا کێشە هەبووە من پرسم ڕژاندووە ئەو ڕژاندووە کە تا ئێستەیش لە نێو کەلتوری ئێمە زمانی پیا و زمانێکی خۆسەپێنانەیە واتە کەمتر دەرفەت بووە ئەوە ڕەخساوەکە خانمان بێنە پێشەوە کەواتە ئەم توێژینەوەیە وەکو لە دەرە ئەنجامە خستومەتە ڕوو ئەم خانمە بەڕێزە جارێک بۆ مرۆڤایەتی ئەنووسێت جارێکیش بۆ ژن ئەنووسێت کەواتە توێژینەوەکەی من بەرگریە لە نووسینی ژنانە و دەقی ژنانە لەسەر نووسینی خاتوو بەیان سەلمان بەڵێ ئەم خاتونە پێمانەڵێت ئەم خاتوولە بەڵێ ئەم خاتوولە نووسەرە وەرگێڕە هەروە ڕۆمان نووسە کەرکووکیەوە بەڵێ کەرکووکیە لە شاری کەرکووک هاتووتە دنیاوە ماوەیەکی زۆر دەسەداتە پیشەی مامۆسایەتی هەم لە کەرکووکەم لە ڕانیە دواتر لە ناوەڕاستی ساڵانی نەوەتەکانە کۆچەکە بۆ وڵاتی فەڕەنسا ئەوەی کە گرنگە بڵێم ئەوەیە کە ئەم خانمە بەڕێزە وێڕای ئەوەی کە خۆی کورد زمانە بە کوردیە نووسێ بیرەکاتەوە جگەلەوەش بە فەڕەنسیشە نووسێ و بە عەرەبیشە نووسێ لەو کاتی کە سەرقاڵی نووسینی توێژینەوەکەم بووم سێرچم کرد هەتا دایان لەگە خۆشی قسەم کردووە لەسەر داوای سەلیم بەرەکات کە سەلیم بەرەکات خۆی کوردە بەڵام بە عەرەبیە نووسێ پێڵەڵێ وەکو من مەکە و هەڵی من دووبارە مەکەرەوە بە عەرەبی مەنووسە بە فەڕەنسی مەنووسە تکات لێکم بە کوردی منووسە لە لەژێ کاریگەری قسەکەی سەلیم بەرەکاتە من پاشەکشم لە نووسینی عەرەبی کرد ئێستا بە هەر سێ زمانەکە ئەنووسێت بەڵێ بەڵام
خۆشبەختانە زیاتر تشکی لەسەر کوردیە بەڵێ ئەمەش کتێبێکە لە بەڵێ ئەمەش کتێبێکە فەرموو سپاسدارم. لە کۆتایی توێژینەوەکەیە خۆت چیت بۆ دەرکەوت لەبارەی قەڵەمی خاتوونەکان یان گشتی لەسەر قەڵەمی خاتوو بەلکارم لەسەر ئەڤین و جەنگ کرد کە نۆبەرەی شاعیرە نۆبەرەی نووسەرە تاقە دیوانێکی یاخود من بە کۆمەڵە شەعر ناوم بردووە ئەم بەرهەمە لە ڕووی فکری و ئەدەبی و زمانی شعری و لە ئاستێکی باڵایەیە ئەوەی کە گرنگ بوو من پێیم پێبرد ئەوەیە کە ئەم خانمە کێشەی ژنان نابەستێتەوە بە قوربانی بوونی لە کۆمەڵگایە بەڵکو ئەی بەستێتەوە بۆی کە فکرێکی یەکانگیر بڵێن فکرێکی وەکو فکرێک ژنان خۆیان دێنێتە پێشەوە کەواتە ژنان ئەبەستێتەوە بۆی کە خۆیان ئامادەیان نییە ئەبێ ژنان خۆیان ئامادەیان هەبێ بێنە پێشەوە بنووسن خەباتکەن شان بەشانی پیاوان. جا ئێمە لەوانەیە هەندێک جار بڵێن جەنگ بابەتێکی تۆزێک دڵڕەقیانایە بۆیە لەوانەیە بیبەستینەوە بە ڕێگەزی نێرینە بەڵام پیاوان کاتێ باسی ژنان بمبورن باسی جەنگەکەن زۆر جوان ئەنووسن هەر ئێستا بۆ نمونە نووسەرێکەیە خاتوونێکە بلاڕوسیە پێم وابێت جەنگ هیچ مایەکی ژنانەی نییە ئەو کتێبە لەوانەیە خوێندبێت جەنابەت بە کوردیش وەرگێڕاوە یەکێ لە جوانترین شتەکانە کە لەسەر جەنگ نووسراوە بە زمانێکی ژنانە بەڵام ئەمە نە بە جوانی باسی ناشرینی جەنگی کردووە بەڕاستی بە دیاریەوە تێ ئارامێنیت. بەڵێ بێگومان ئەگەر ئیجازە بدەن لێکۆڵەکە پێ بدەر بل چەند دقیقە شەر بخوێنبەوە بۆ بەڕێستان هەب بۆ بیلەرە بەڵێ بەڵێ لە لێکۆڵیەوەکە سوپاسدانەکەم چەند دقیقە شەرێ بخوێنبەوە هەتا شارەکانە دۆزیتەوە ماوەستم پرسیارێکم لا دروست بەسەرەوە ئەم کتێبەی ئەڤین و جەنگی خاتوو بەیان سەلمان لە ژێرینەی شارەکانیا ڕاستە باس لە تون و تیژیەکە یاخود باس لە کێشەیەکی ژنانەکە بەڵام هەر دیوێکی کەی ئەوەی هەیە کە ژنانیش هاوسەنگن لەگەڵ پیاوان ژنانیش هەبێت زمانی خۆیان هەبێت و بتوانن کاریگەری خۆیانە بن تا چەند لێکۆڵینەکەی تۆ کە بتوانێت بە شێوازێکی باش کاری بۆ بکات. دقیقاً خۆی لە سروشتی زمانە شتێک نییە بە ناوی زمانی ژنان و زمانی پیاوانە من لە بەشی توێریا ئەوم خستۆتە ڕوو بەڵام ئەوە ڕوانگە کۆمەڵایەتی و سایکۆلۆژی و کەلتوریەکانە کە ئەو جیاوازی دروست کردووە بۆیە من هەوڵم داوە ئەوەی کە جەنابەت فەرمووت توانای زمانی ژن لە دەقەشەریەکانە نیشان لە دەقەشەریەکانە بخەبەر و ئەگەر ئیجازە بدەن من چەند دقیقە بخوێنمەوە زۆر باشە. خوگردن بە سەختی و دژواریەوە بە باوەڕی لاکۆفێکی لەو لایەنانەی کە لە شەڕی ژناندا ئامادەیە ڕنگدانەوەی سەختی و دژواریە بۆیە یەکێک لە سیما دیارەکانی شارەکانی دەقەشەریەکانی خاتوو بەیان سەلمان ئەم لایەنەیە دەقەشەرێکی خوێنمەوە پەنجەم بۆ بەفر برد درزی ئازار کرایەوە پەنجەم بۆ گۆڕ درێژ کرد ناوی خۆشەویستیتان دەرکەوت دەستم بۆ باران گرتەوە و چارەنووسی وشکم بینی ئەگەر تەماشا بکەن ڕوحیەتی ژن یاخود گوتاری ژن نەمتەقەیە هەیە من هاتوومە کارم لەسەر ئەمانە کردووە لە بەرامبەرە ئەوەی کە گرنگە بیڵێم ئەگەر دقەقی پیاوانە بخوێنینەوە خۆی دقەکە قسە ئاکات بۆی کە ئەم دقا لە ڕووی وشەسازیەوە لە ڕووی دەنگەکانەوە لە ڕووی ڕستەسازیەوە کە ئەمە دقێکی پیاوانەیە بە پێچوانەوە وشەکان و توانە زمانەکانی شاعری نیشانەدا کە ئەمە دقێکی ژنانەیە کاتە دەربڕینەکان جیاوازی هەیە بەڵێ بێگومان ئەگەر ئامادەیە زۆر بە کورتی بۆمان بڵێ بۆ بخوێنیتەوە بۆی کە کۆتایی باتەوەێن بەڵێ زۆر باشە چەند چێژ وەرەگرین لە گفتوگۆ لەگەڵ بەڕێزت یەک لایەنێکی زۆر گرنگە ئەویش بەکارهێنانی وشەی تابووە ئەمەوێ ئەوە لە خزمەتانە عەرزکەم ئەوە خاڵێکی گرنگە بەڕاستی پێم باشە بیخەمە ڕوو ئەم دەقەشەدا ئەم وەرزەیان ڕۆژ درێژ بوو گەمژە و بێحساب لە ئاستی پێی وابوو نیشانەی ئارامی سەرە نیشانەی ئارامی سەرە و ئەو خاکە زوقمە گەرمی دەکاتەوە ئەوەتانێ وشکی قسەکان هیچ ڕووبارێت تەڕی ناکات پیرێکیش لەسەر ڕێی دانیشت بوو ئەگەر تەماشا بکەین لەم دەقەیە
ناوی هاوڵای گەمژە و ناوی واتایی گەمژەیی هاتووە من بەپێی توێرەکەی لاکۆف زمانی خانمان زمانێکی پاکترە کەواتە واتە لە ڕووی دەربڕینی زبر و وشەی زبر و تا بۆ پاکترە و پارێزراوترە پرسیان لێرەیە وشەی گەمژەیی دێ لێرەیە بەڵام خانمانیش سوود لە زمای تابۆ وەرەگرن بەڵام ڕێژەی تابۆکەیان سوکترە نەرمترە ئێمە دەستخۆشید لێکەین بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کام خەڵاتە بێتە ڕێنیشانی دەری تۆ بۆ کاری باشتر و لێکۆڵینەوەی باشتر و بتوانی لە ساڵەکانی تریشە بەشداربی دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا زۆر بەخێر سپاس بۆی ئێوە شاشە جوانەکەی کورسان هەمیشە ڕەنگاڵە بێ زۆر بەخێر بێ سپاس بۆ تۆ